15 یانزەی 2010 مکروبە میشە ئەم کارە کاڵم ژاوتەکارێکی زۆر پەسەند و نایەبە لەلام کە ڕۆژانە ئیشەکەم سەرەتاکە ئەو کە ئینسان کە ئەو قاسم بووێن ناوەکەی نووسم ڕقم مۆبایلەکەی نووسم کاتی بۆ دانێم کە ڕۆژانە کە بێتە بۆن مناگە لە ئەگە بۆن مناگە لە سانا بێت پێنج ڕۆژێ کاتی پێنج ڕۆژێ بۆ وەرگرتنەوەی و کڵاش ئەگە لە هاوینی شابێت دوو ڕۆژێوێت دوو ڕۆژی بەتان بەڵێ دوای ئەوەش بۆ موادەکانی وەکو بەکارێنین یەکەم شتەمە شۆرینە شۆرینێکی جوانە بێ بیشۆین کە شۆرمان یەکەم سەرەتا شۆرینێکی جوانە و یەکەم ڕۆژ تا وش نەبێتەوە بۆ یاخی ناکەین کە بۆ یاخمان کرد دوای فازکارێکی جوانێکین دوای شامپۆی بۆ بەکارێنین دوای شامپۆی بەکارێنین دوایی کەتیرە و ڕەنگێکی جوانەکەین دوای کەتیرەیەکەین ڕەنگەکەین ترەگە بچێ بە هاکەزایی بکەی ئەوەی ڕۆژێکی بەسە بەس ئیشەکەی من چونکە میشم هەڵبژار دووبە یشێکی نایە بوو سەرکەوتوی دانیم بە 4 ڕۆژ 5 ڕۆژ ئەم جاویشە ئەگەیتەوە بەدەست ساحبی گەنج و تەمەن و مناڵ و هەمووی بە یەک شەوە وێنی بە زۆری گەنج وێنێتی ئارەوەڵە حەجواتیان ئەو کڵاشەیە کە ێنی بۆ سپیکردنەوە هەر پەڵەیە شتێکی پێ بێ ئینیەوەی نیە ئەمڕۆ بۆ نمونە هیوانەیە هیوا هەیە لە هەفتەیەکە دووجار ئەو کڵاشێنی بۆ سپیکردنەوە کە بۆی سپێکەمەوە گەنجەکان بەس بە تەمەنەکان وانی بە تەمەنەکانی وانەیە لە ساڵێکە دووجار سێجار ئەگەر بێنین بەس گەنجەکان یعنی ئەم جمع بۆ جمعە ێنی بۆ سپیکردنەوە هەموو قاڵبێک مێ بکە بەکارین لە سفر دەست بێکە تا تڵ بۆ نمونە ئەمە تلوویەکە ئەمە قاڵبی تلوویەکە ئەمە تلوتوارە ئەمە تلوتواری گەورەی پێڵێن ئەمە تلوتواری گەورە ئەمە تلوسەیە بۆ نمونە ئەمە تلوسەیە ئەمە تلو دووە ئەتر هەرێکە بە شێوازێ تا تلو حوتێ ڕقم بە ڕقم فەرقی سەر بۆ منە ئەو کڵاشەم کە بۆیێت ئەوەنی بۆ من تۆ خێرا ئەو کڵاشەکەیت ئەو قاڵ بۆ بڵێ وڵاو قاڵبی خۆیت بێ شێوازی ئەو قاڵبە ئەو کڵاشە و قاڵ بجێن بۆ من ئەو کڵاشە تێکەچین وەڵی قوربان سەرەتا هەر کەسی ئیشەکە ئینسان بۆ من ماڵێک نەکەچێتە بەختی ساوایان پێویستی بە هاوکارێکی هەیە ئەوش هاوکارێکی کێ مامۆستایە من کەسم کرد بە میشە یەکەمدار لەڕێی ئەم دوکانارانە و ماڵیانەوە پاڵپچێکی زۆنیان لەم هاندەرن بوو بەڕاستی ئینسان ناتوانێت خۆی لە خۆی هەڵسێ بە ئیشێ هەڵسێ بە ئیشە خێرا شێوازی ئەویشە بەدەست بێنێ و ئەویشە ئەنجام بێنێ و سەرکەوتو بێ لەویشە بەڕاستی یارمەتێکی باشانام لە کارە باز قاڵب و سپیکردنەوە و شۆرینم ئیشی منەوەیەوەدی کە دەستم کرد بە میشە ئەمیشە هەڵبژاد و ئەمیشە زۆر شتێکی بەخۆشی و بە کاڵسان بۆ میشە یعنی لە دڵمە زۆر شیرینە هەر ئینسان لە دنیای ئیشێکی کرد ئەگەر بە خۆشبەتی بە خۆشحاڵەوە ئیشەی نەکرد ئەو ئیشە ئەنجام نایەن سەرکەوتوو نابێت وەکو تۆ ئینسانە سۆزی بۆ نیشتمانەکەی نەبێت ئەگەر نیشتمانەکەی لا خۆشەویست نەبێت ئیشەکەی ئەوەکە ئیشەکە خۆلاین لا چی نەبێت ئیشەکەی لا خۆشەویست نەبێت ئیشەکە ئەنجام نایەنی سەرکەوتوو بەدەست نایەنی قوربان بازار فڕقیەوەی گۆڕانکاری بەسەر گۆڕانکاری هاتووە گۆڕانکاری بەسەر ئینسانەکان هاتووە بەسەر میلەت هاتووە وەڵا ئەو کاتە کڵاشی زیاتر لە پێکرا هەتا 2010 خەڵک بە بەردەوامی کڵاشی لە پێکرد لە 2010 بۆ لاوەی تر ناوەڵاوی نەما ئەوی ڕێگەڕێتەوە بۆ هەمووی باری دارایی چەند کە باری دارایی قورس بێت شەکەش کەمە بێتەوە چونکە من بە حکومیە میشەیەکم لەخوا بەدای بێ ڕۆژانەی خۆمەیە ڕۆژانە مشتری خۆمەیە ناسایی خۆمەیە بە بەردەوامی مشتری تایبەتی خۆمەیە خۆ پێویست ناکە خۆم دوکانانە خۆیان بە ئامەزان ئیتر هەر خوانەی بڕێبێت بیکەم و ڕۆژانەی نینی خۆمەیە هیوای شەیەکەیەن بۆ نمونەکە خۆم لێرە نیم ئەم دوکانانە لەم دوکانانە بۆم دانێنانە کە یەکێک بەلەوە نێبێکەین بێ باتەوە دوایی ئەڵێ وڵات تۆ لە دوکانە بووی بانیەکەی بۆ مێنێتەوە هەرەوەڵا هەمە یعنی بەتەمەن بزانی بەتەمەن ماوە لەوینە بابەتانە کۆنترین مشتری کە ما بێتم کە لە یادم بێت کۆنترین لە 2007 هەرەوەڵای 2007 ماوە سری بە بەردەوامیەن بووە قوربانگیان کە هێنان سەرەتا کەوتم کە ئەوە
وصلني بمواعيدان بودان مواعيد بون من لاعبين اما الدور المواعيدان بودان دور المواعيدان بودان ده ثاني شو لبهاري شيء صار بحكمي جو كي صار وجنا بيتور توار البين رجع بودان يمكن بيبينوا قاعد نوع جزورة هي خد وردة هي خد بانا بونمونا خد وردة كي لا همو نوع دكي دوان ترو ميني بارسل دعوة كاي زوتا يعني دكرين فرصنا